لیلا شمو او جنا ازدی یکود سالا 2014 دا به توایا خیزانا خو کفتیه ده دستین داعش دا. لیلا دیگل کرا کدو کچین خوش دستین داعش رزگار دبید. لهشتا هفجینو کرا کو کچینوه ده دستین داعش دامانه. راستی جی روژەکە ڕەش بۆ بسەرم و عایلام دەهات بسەر گەلەکەش ئێزدیاد هات بەسپانی هەر کاسەک ئاوی لویە بزەحمەتە شوێ ڕۆژێ تاوێ ڕۆژم چ دەنگ و باس سەر زلامی خۆ و کەچاخۆ کوڕێ خۆم دەنگ و باس سەر نینن ڕاستیژی ئەس شنگێ باس بریندارم زە جەرحیمە و یعنی عایلام هەفت نەفەرە ئەم هەر چارماینە وەمژی ژیانەکە گەلەکێ بزەحمەت دەینە بزەحمەتی بە زاری خۆخوادان دکەم حکوومەتە عێراقیە کوردستان هیوی داخوازەمەژی هەیەنی ئەف شەخصێت هەکەش دەستی داعش بێنە خەلاسکردن مساعدەکەوان بکن نەپاش گۆدە بێنە ئاویتن لیلا ژیانێک سەخت لەبن خیڤەتێ دەرباز دەکات و تنێ به تەماشاکردنا وێنێن هەڤژین و هەردوو زاڕوویان خۆ خەریبیا خۆ دشکێنیت کوڕێوێ عەدنان ji nebûna karî nikarît harîkariya dayîk û xwîşkên xwe biket. براستی نه حیاتا ماکم بچلو بنات ناخوش يعني مش دست داعش هاتينا الفيدري من الكامبا دينا نتشتك هيا او جي جانا من ندمتش مرتي درافت دنا تشتك دانا ما تسمها ورقك تشتك بيعني وكدو يعني مساعدة ما بكا دناف هر خێزانeka êzidî û li bin çadirên her xêzaneka awarên şingalê çîrokek û serhatiyên trajîdî hene. Çar kes li bin vê xîvetê jiyana xwe dibene ser û hêşta çarenivîsê xelkê xwe dî nizanin. Hîvî umêdê wan ew in ku careka dî bi dîtina kes û karên xwe şad bibin. Selam balayî dengê Emerîka Kempa Xankê.